بەشێک لە هاوڵاتیانی قەزای بەردەڕەش لە بەرامبەر بەرزبوونەوەی نرخی ئەمپێری مۆلیدە ئەهلیەکان نیگەرانن کە بۆ مانگی سێ کرێی ئەمپێری مۆلیدە 15,000 دیناریان بۆ هاتۆتەوە. لە هەندێک شوێن نرخەکە زیاترە، وەک پارێزگای دهۆک 1 ئەمپێر بە 21,000 دینار بووە. ئەمەش بۆتە جێگەی نیگەرانی هاوڵاتیانی قەزای بەردەڕەش. کەونە دەکوتەوە هەر داوا دەکە ئەو داواکاریەتی بوو جێبەجێ نەکرا بەڕاستی لە جێگای خۆینە، ینی لە ماوەی 30 ساڵی حکومڕانی نەتوانی ینی سەرەتایی ترین مافە زۆر سەرەتاییە هەموو خەڵکە کارەبای بۆ دابین کە کارەباش بە پارەی خۆتە دەیە خەڵک، ینی سەرڕای ئەوەی لەگەر ساڵانی پێشووتریش کارەبا زۆریش گران کراوە. بەشێک لە هاوڵاتیانی بەردەڕەشیش دەڵێن چەندین ساڵە حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێنی چارەسەرکردنی کارەبای نیشتیمانی بە هاوڵاتیان دەدات، تاکو ئێستا حکوومەت بەڵێنەکەی خۆی نەبردۆتە سەر. هەموو ساڵێک ڕەوشی کارەبای نیشتیمانی و مۆلیدە ئەهلیەکان بەرەو خراپی دەڕواتەوە، تا ئێستاش بە چارەسەر نەکراوی ماوەتەوە. بەڕاستی ژیان یعنی ئەگە حەز لێ بە کامێرە وەرە پیشانە دەدەم بەخوای مۆلیدەمان نییە، ینی بەتەمای کارەبایەکەش هەر نەدەن باشترە، هەر دەڵێ تەرەفگلایتە. بەڕاستی بێزاری دێو دەڕوا ینی ئەوە ژیان نییە بە حەقەت. حەت 26 ساڵم لۆ 27 ساڵی دەچم بە قورعان 27 دقە خۆشیم لێرە نەدی، یعنی لە هەموو ژیانی خۆت پەشیمانیان دەگاوە. تەمەنم تقریبا نەگەیشت 30 ساڵ لە وەتی فام دەکەم، دەڵێن چارەسەر دەبێت، بەس چارەسەر نابی و تا ڕۆژەی منیش بمرم بەر چارەسەر نابی. بەخوای دڵنیا دەدەم، یعنی دڵنیایی بە خەڵک دەم کەوا چارەسەر نابی. تەنها لە وەرزی بەهاردا دەڵێن چارەسەر دەکەین هاوین، و لە وەرزی پاییزیش هەر دەڵێن هاوین چارەسەر، بەڵام چارەسەر ئەستەمە. کەمبوونەوەی کارەبای نیشتیمانی و زۆری کرێی پارەی مۆلیدە ئەهلیەکان کاریگەری خراپی کردوتە سەر ڕەوشی ژیانی هاوڵاتیان و کاسبکاران. داوا دەکەن چارەسەری جددی بۆ ڕەوشی کارەبا ببیننەوە، چیتر هاوڵاتیان بەرگەی ئەو هەموو ئازارە ناگرن کە تێکەوتونە، وەک دواکەوتنی موچە و نەبوونی هەلیکار و دامەزراندن و بەرزبوونەوەی نرخی دۆلار و بێبازاری بار و گوزەرانی هاوڵاتیانی زەحمەتتر کردووە. محەممەد جەلیل، کەناڵی بادینان، بەردەڕەش.